ئەمە دەستێکی پەڕیوە لە ڕووداوێکی هاتوچۆیە. ئایا ئەزانی کە ئەکرێ ئەم دەستە بچێنرێتەوە؟ بێگومان بەڵێ. ئەبێ زانیاری هەبێت دەربارەی چۆنێتی هەڵگرتنەوەی ئەم دەستە. سڵاوتان لێبێت. لە حادیسەکەیە پاش کۆنتڕۆڵکردنی خوێنبەربوونی دەستی بەرکەوتەکە ئەو ئەندامە هەوڵی بە زووترین کات بدۆزیتەوە. پاشان ئەو دەستە بەرکەوتەیە یاخود بۆ ئەندامێکی تر ڕاستەوخۆ لە پڕۆیەکی پاکە ئاڵێنی، پاشان ێکینە زەرفێکەوە. پاشان لەو شوێنە یاخود لە هەر مارکێتێکی نزیکی ئەو شوێنە سەهۆڵ یاخود دەبەی ئاوی سار ڕاستەوخۆ لە چواردەوری ئەم ئەندامە دانێن بۆ ئەوەی کەوا خانەکانی تێک نەشکێ و پاشان ناوی بەرکەوتەکە لە کاتی ڕوودانەکەیە بە بەروار و کاتژمێرەوە ئەنووسین تاوەکو لەگەڵ قوربانەکە بیگەێنینە نزیکترین نەخۆشخانە و هەوڵی چانەوەی بۆ بدرێت. ئەم ڕێکارە سەرەتایانە ئەکرێت ئەم دەستە دووبارە سەرەکرێتەوە لە کەمەندانبوونی هەتاتایی بپارێزێت. هەمیشە سەلامت. سمارت وەرچەرخانە.